با پێتان بڵێم لە چەند کاتژمێری ڕابردوو لە هەولێر و بە دیاریکراویش لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چی گوزەرا. سەرەتای کاتژمێر 8 چەند تەنێک ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کران کە هەرزوو لەلایەن سیستەمی بەرگری ئەمریکاوە کە لە فڕۆکەخانە جێگیر کراوە وەڵام درانەوە، بەڵام پارچەی یەکێک لەو تەنانێک کە ئاراستە کرابوون کەوتە سەر شەقامی 120 مەتری و بۆ ماوەی نیو کاتژمێر ڕێگای چوون بۆ ئاراستەی ئەنکاوەی پەکخست. دوایەوە یەکێک لەو تەنانێک کە ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە دیاریکراویش ئەو بنکەی ئەمریکا کە لە نێو فڕۆکەخانە جێگیرکراون تەنێک دەکەوێتە ئەوێ و ئیدی ئاگر لە شوێنەکە بەرز دەبێتەوە. بۆ ماوەی کاتژمێرێک ئاگر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەرز بووە. ئەمەی کە دەڵێن فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر مەبەستمان ئەو سنوورەیە کە بە دیاری کراوە پێی دەڵێن فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. ئەجینا ئەو شوێنێک کە ئاگری لێ بەرز دەبووە شوێنی ئەو هێزە ئەمریکیانن کە لە نێو فڕۆکەخانەی هەولێر دەمێنەوە لە نزیکی شەقامی 120 مەتریشن. دواتر لە دوای کاتژمێر 9:30 کە ئەو کاتژمێر و نیوە لە 8 بۆ 9:30 خەڵکی شاری هەولێر بە دیاریکراویش لە گەڕەکی ئێمپایر و گەڕەکی دریمستی و تاوەکو بەشێک لەو گەڕەکانەی کە نزیکن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر شڵەژان پێوە دیار بوو. دواتر لە کاتژمێر 9:30 دووبارە سیستەمی بەرگری ئەمریکیەکان کە لە نێو فڕۆکەخانە جێگیر کراوە بەرپەرچی تەنێکی دیکەی داوە کە ئاراستی فڕۆکەخانەکرا. جا دەمێت باس زۆر بکەم قسەم لەگەڵ سەرچاوەیەک کرد کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و باسی لەوە کرد کە هیچ زەرێک بەر فڕۆکەخانەکە نەگەیشتووە، ئەوەی هەیە تەنها ئەو تەنە بووە کە کەوتۆتە نزیکی هێزەکانی ئەمریکا کە لە نێو فڕۆکەخانە جێگیرن و شەقامی 120 مەتریش ئەو شوێنێک کە داخرا بوو بۆ ماوەی نیو کاتژمێر هەرزوو شەقامەکە کراوە و تیمەکانی شارەوانی و پۆلیسی هاتوچۆ لێ بوون بۆ شوێنەکە پاک بکەنەوە، بەڵام گوتیان بەیانی شوێنەکە چاک دەکەن بۆی بە تەواوی بڕی شوفێراندا بکرێتەوە. لێ ئێستادا دۆخەکە بە تەواوەتی لە شاری هەولێر و نزیک فڕۆکەخانە ئاسایی بۆتەوە.